لە درێژەی یاریەکانی خولی پلەیەکی یانەکانی کوردستان و لە هەفتەی پێنجەمی خولەکەدا یانی ڕزگاری خاوەن پلەی دووەم میوانداری لە یانی سلێمانی خانی کۆتایی ڕیزبەندیەکە کرد. یانی ڕزگاری پاڵپشت بە یاریگە و هەندەران چاوی لە سێخاڵی یاریەکە بوو بۆ ئەوەی پێگەی خۆی لە پلەکانی پێشەوەی ڕیزبەندی جێگیر بکات. یانی سلێمانیش بۆ دەربازبوون لە ئەنجامە خراپەکانی دەیویست بە سەرکەوتنی لەم یاریەدا قەرەبووی ئەنجامە خراپەکانی بکاتەوە. نیوە یەکەمی یاریەکە هەردوو لە چەند هێرشێکیان کردە سەر گۆڵی یەکتر، بەڵام سەرجەمی هەوڵەکان بە بێگۆڵ مایەوە و نیوە یەکەم بە خاوێنی تێپەڕی. لەگەڵ دەستپێکی نیوەی دووەمدا یانی ڕزگاری لە ڕێگەی تۆپەوەستاوەکان هێرشی زیاتری دەکردە سەرگۆڵی یانی سلێمانی و سەرنجام لە خولەکی 53 لە ڕێگەی لێدانی سزاوە ئارام عەلی گۆڵێکی بۆ یانی ڕزگاری تۆمار کرد. پاش ئەم گۆڵە یانی سلێمانی بە چەند هێرشێک دەیویست گۆڵی بەرامبەر تۆمار بکات، بەڵام سەرجەمی هەوڵەکان بێئەنجام بوو. یانی ڕزگاریش سەرباری بەرگریە تەواوەکەی بە هێرشی هەڵگەڕاوە دەیویست ئەنجامەکە دووهێندە بکاتەوە، بەڵام سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵی زیاتر. یاریەکەش بە سوودی ڕزگاری بە گۆڵێکی بێوەڵام بە کۆتا گەیشت. سپاس بەخوای گەورەم ڕۆتوانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بێنین لەگەڵ یانی سلێمانی. لە چاو یاریەکانی ترا ئاسمان زۆر باش بوو، دەستخۆشی لە سەرجەمی یاریزانەکان و تیمی ڕایەنەران و دەستخۆشی لەو جمهورە خۆشەویستە شەکەم کە ئامادە بوون و پاڵپشتی ئێمە بوو. ئێمە لەخوا بەجابێم ڕایەنزانەکان یاریکی باشیان کرد، زۆرترین کات تۆپەکان لا ئێمە بوو، بەڵام ئەوە بوو لە لەمسەی کۆتایی یاریزانەکانمان موافق نین. ئەو تاکە کێشەیەمانێ ئینشەڵا یاریەکانی داهاتوورە باشتر و چاکترێ بین، بەڵام وەکو خۆتان دەزانن ئەمڕۆ یاریگاکە بەڕاستی شیاو نەبوو بە یاریکردن. من داوام لە یەکێتی تۆپی کوردستانەیە کە ئەو یانانەی ئەبن بەیانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێشەوە لیژنەیەک بنێرن بۆ هەم بۆ ساحەکە هەم بۆ لیژنەی ئەمنی ناو ساحەکەیش. بەم ئەنجامەش یانی ڕزگاری کۆی خاڵەکانی گەیاندا 11 خاڵ و پێشەنگی ڕیزبەندی کۆمەڵەی دووەمی گرتووە و بە جیاوازی گۆڵ پێش هەوتا گەرمیانیەکەی کە یانی خانەقینە کەوتووە و یانی سلێمانیش لە کۆی 5 یاری تەنیا 2 خاڵی کۆ کردوێتەوە و لە خانەی کۆتایی ڕیزبەندی خولەکە دەبینرێت. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی ڕزگاری.